سڵاوتان لێ بێ خۆشەویستان. ئایا ئامازیغەکان کێن؟ ئایا بنەماڵن یان گەلێکن یان شارستانیەتێکن؟ ئایا تاوەکو ئێستاش بوونیان هەیە؟ فەرهەنگ و دابوونەریتی ئەوان چییە؟ و ئایا زمانی فەرمی تایبەت بە خۆیان هەیە یا خودنا؟ ئایا ساڵنامەکەیان جیاوازترە لە ساڵنامەکەی ئێمە؟ بۆ وەڵامدانەوەی تەواوی پرسیارەکان ئەمڕۆ لە ڤیدیۆیەکی زۆر تایبەتدا دەچینە گەشتێک بۆ ناسینی ئامازیغەکان و هەموو وردەکاریەکانیش لە بارەیانەوە دەزانین. بەڵام پێش ئەوەی دەست پێ بکەین لە بیرتان نەچێت ئەگەر بابەتەکەتان بەدڵ بوو ئەوە لایکی ڤیدیۆکەمان بۆ بکەن و هەروە سبسکرایبی کەناڵەکەشمان لە یاد مەکەن بۆ ئەوەی ئاگاداری هەموو نوێکارەکان بن. ئێستاش با دەست پێ بکەین. ئامازیغەکان یان بەربەرەکان گروپێکی نەتەوەی خەڵکی ڕەسەنی باکووری ئەفریقیان. ئەم نەتەوەیە کۆمەڵێک کەسن کە لە ڕێگەی لێکسوونەوە لە باو باپیران یان ڕێگ و ڕیشەی بنەسە و زمان و کۆمەلگە و کللتور یەکتر دەناسن و ئەوانش هەمویان هەما میرات و کللتوریان هەیە، واتە یەک میراتی کللتوری و یەک ئەفسانە و یەک نیشتیمان و یەک مێژوشیان هەیە. بەربەرەکان لە وڵاتانی باکووری ئەفریقیا بڵاو دەبنەوە، بە تایبەتی وڵاتانی مەغریبی عەرەبی. بەربەرەکان هاوشێوی دانیشتوانی مەغریب و جەزائیر و تونس و لیبیا و مۆریتانیا و مالی و باکووری نەیجەر و هەروەها بەشێکی کەمی ڕۆژئاوای میسر بڵاو بوونەتەوە. هەروەها لە زەریای ئەتڵەسیەوە مەودای نیشتەجێبوونیان درێژ دەبێتەوە تا دەریای ناوەڕاست بەرەو نیجەر. لە باکووری ئەفریقیا نزیکەی 32 ملیۆن ئامازیغی هەن کە زۆربەیان تا ئێستاش بە زمانی دایک قسە دەکەن کە زمانی بەربەرە. توێژەران و تیۆرە مێژوویەکان لەسەر بنسەی بەربەرەکان جیاواز بوون. بۆ نمونە هەندێک تێڕوانینیان ئەوەیە کە بەڕەچەڵک عەرەبی ڕۆژهەڵاتن کە بەهۆی وشکە ساڵی و گۆڕانی کەش و هەواوە کۆچیان کردووە. دواتر لەو سەردەمەدا لە باکووری ئەفریقیا نیشتەجێ بوون. ئیبن خەلدونیش وتی ئامازیغەکان بێگومان مەبەستی بەربەرەکانە. دەربارەیان وتی کە ئەوان نەتەوەیەکی تێکەڵ بە یەکترن لە ئیبن کەنعان، واتە بەربەرەکان ڕەچەڵەکی کەنعانیان هەیە، واتە هەمویان لەو کەسانن کە لە کەنعان بن حەم بن نوحەوە هاتوون و نیمچە دوورگەی عەرەبیان بەجێهێشتووە و لە باکووری ئەفریقیا نیشتەجێ بوون. پاشان زمانەکەیان تێکەڵ بە هەندێک زمانی ئەفریقی بووە وەک کوێتی. توێژەر محەممەد ئەلشوتەیبی ئەلئەندەلوسی لە کتێبی ئەلجومان لە مختصەر ئەخبار لە زەماندا دەڵێ کە زانایان و ژیاننامە نووسان دەڵێن بەنو حەم لەگەڵ بەنو شەمدا شەڕیان کردووە و کاتێک بەنو حەم شکستی هێنا ئەوانی تر کۆچیان کردووە بۆ مەغریب و لەوێ هاوسەرگیریان کردووە. هەندێکی تر دەڵێن کە بنسەی بەربەرەکان دەکەونە نێوان شانشینی سامیەکان و شانشینی هیند و ئەوروپی و ئەوانی کە لە ئاسیا کۆچیان کردووە بۆ ئەفریقیا، پاشان بۆ ئەوروپا لە ڕێگەی سیسیلیا و جەبەل تارقەوە. لێرەشدا لە باکووری ئەفریقیا شانشینی سامیەکانی ناسیوە. هەروەها دەڵێن کە کللتوری بەربەر و پیتەکانی تیڤیناخ کە ئەلفوبەی بەربەرین لقێکن لە کللتوری مەحری یەمەن، بەڵام بەربەرەکان بێگومان ئەم بۆچوون و گریمانەیان ڕەت کردەوە، بە تایبەت بەربەرەکانی مەغریب. هەندێک نووسینی میسری دێرین و مێژووی ڕاستەقینی باوانیان ئاشکرا کرد کە مێژوەکەی دەگەڕێتەوە بۆ نزیکەی 3000 ساڵ پێش زاین. ئەو کات پێیان دەوترا لیبیین و نومیین یان گیتۆلین تا گەیشتە ناوی ئەمازیغ. زاراوەی ئەمازیغ بەواتای ئاغایەتی و گەورەی دێت، هەروەها بەواتای سپی پێستە ئازادەکان دێ و وشەکەشی ئەمازیغیە. بەم شێوەیە ئەم نەتەوەیە چەندین ناویان هەیە و بە تایبەتی لە مەغریب پێیان دەوترێت بەربەرەکان. بەربەرەکان بەسەر 3 پۆلی جیاوازدا دابەش دەکرێن کە بریتین لە توندڕەوەکان کە دانیشتوانی هەندێک وڵات و هەندێک بنەماڵن، کە بریتین لە بەشوشین و کەرادین و مەعانین و شەکارنە و بەخابخە کە ئەمانە پێیان باشە لە ڕێگەی وێنەکێشان و دروشمی ئەمازیغەکانەوە بە ئاشکرا ناسنامەی خۆیان دەرببڕن لەسەر ڕووبەری ماڵەکانیان. پۆلی دووەم میانڕەوەکانن کە خاوەنی ڕۆشنبیری و خوێندەوارین، هەروەها بانگەشە بۆ پێکەوە ژیانی کللتوری لە نێوان نەتەوە جیاوازەکاندا دەکەن و داوای مافی خۆیان دەکەن لە ڕووی کۆمەڵایەتی و کللتوریەوە و هەتا دوایی. سەبارەت بە پۆلی سێمیش ئەوان بێباکن و ڕێژەیەکی زۆر کەمن لە گەنجان کە ئارەزووی ئەو پرسیان نییە و بۆ بە بەربەری سەوز ناویان دەبن. ڕاستێکە ئەوەیە کە هەندێک پیان وایە ئیسلام و فەتەحکردنی عەرەب بۆ هۆی سەرهەڵدانی ئەمازیغە عەرەب کراوەکان تا ڕادەی کۆلۆنیالیزمی فەڕەنسی هاتە ناوەوە و دابەشی کردوون لەسەر بنەمای ڕەگەز، هەروەها دابەشی کردوون بە بیانووی ئەوەی کە عەرەب نامۆ بوون بەم شتە لە وڵاتێک لە سەردەمی فەتحی ئیسلامیدا، بۆی کە بەربەرەکان سەر بە وڵاتە نەبوون و بە تەواوەتی غەیرە عەرەب بوون و لێرەوە کۆلۆنیالیزمی فەڕەنسی یاری کرد بەم خاڵە
کە بریتیە لە دابەشکردنیان و ڕەگەزپەرستیان بۆ جیاکردنەوەی عەرەب و بەربەرەکان. هەروەها بە نزیکراوەی زۆرینەی موسڵمانانی ئەمازیغ عەقیدەی سونە لە باوەش دەگرن، بەڵام ژمارەیەکی زۆر کەم عەقیدەی قەبدیزمیان لە باوەش گر کە ئەمەش یەکێکە لەو مەزهەبانەی کە دەگەڕێتەوە بۆ ئیسلام و ئەوەی قەبدیزمی دامەزراندووە عەبدوڵڵا بن قیبت تەمیمیە. بەڵام قەبدیزمیەکان ئینکاری دەکەن و خۆیان بیرۆکەی خەریزیەکانن و زۆر بەشیان لە سوڵتانیەتی عومان دەژین. لە ڕووی مێژوویەوە بوونی بەربەرەکان دەگەڕێتەوە بۆ پێش زاین. ئەویش کاتێک سەرکردە شیشۆنقی یەکەمی بنەماڵی لیبیا لە ساڵی 950 پێش زاین دەستی بەسەر میسرداگر و شانشینێکی تایبەت بەخۆی دامەزران کە شانشینی 22-23 تێدا بوو. لێرەدا ناکۆکی لە نێوان مێژوو نووساندا هەبوو لەسەر شێوازی چوونە ناو بەربەرەکان بۆ ناو میسر. هەندێکیان پێیان وابوو بە زۆر چوونەتە ژوورەوە، هەندێکشیان پێیان وابوو لە ڕێگەی ئاشتیەوە چوونەتە ژوورەوە. بەڵام ئەو وتەی زیاتر باوەڕ پێکراوە ئەوەیە کە دەڵێت لە ڕێگەی هێرشەکان بۆ سەر میسر و لە ماوەی ساڵانی جیاوازدا بەربەرەکان توانیویانە بسنە ناوەوەی میسر. یەکێک لە گرنگترین شانشینی مێژووی بەربەرەکان شانشینی نومیدیایە کە لە جەزائیر لە ئێستادا هەن. ئەمەش دەگەڕێتەوە بۆ ساڵی 202 پێش زاین تا ساڵی 46 پێش زاین کە لە هەندێک ناوچەی تونوس و لیبیا و ڕۆژهەڵاتی مەغریب درێژ دەبنەوە. هەروەها دابەشبوونی سیاسیش هەبووە لە شانشینی نێوان هۆزە هاوشێوەکان و هۆزە بەربەریەکان کە لەو کاتەدا ئامادە بوون و لەو ماوەیەشدا دابەشبوونیەک ڕوویداوە. دواتر لە سەردەمی جەنگی پونیکی دووەمدا کە لە ساڵی 218 پێش زاین ڕوویدا، نومیدیا دوای ئەم دابەشبوونە دووبارەیەکی گرتەوە بوو بە یەک شانشین. پاشان بوو بە پارێزگایەکی ڕۆمانی کە ئەویش ئەلمەغریب ئەقسا بوو کە پایتەختەکەی ڕێجستەر مەسا بوو. پاشان بیر و باوەڕی خەریجیەکانیان لە باوەش گرت و حکومڕانیان لە دەستی کەسێک بوو بە ناوی عیسا بن یەزید ئەسوەد بۆ ماوەی 15 ساڵ و لە ساڵی 757 زاینی تا ساڵی 772 زاینی میرنشینی بەنو مەدرار بۆ ماوەی 2 سەدە بەردەوام بوو تا دوایین حاکمیان لەسەر دەستی عوبەیدوڵڵای مەهدی کوژرا و حکومڕانی لە دەستیدا بەردەوام بوو لە دانی مەدرار، بەڵام لە ژێر ئاڵای دەوڵەتی فاتمی و ئەمە ساڵی 345 کۆچی بوو کە زاراوەیەکی پەیوەندیدارە و لقێک لە زمانە ئەفرۆ ئاسیایەکان پێک دەهێنێ کە نزیکەی 120 بەکاردەهێنرێت. لە بواری وشەسازی عەرەبی یەکێک لە شارەزاکان دەڵێ کە ئەمڕۆ زمانی بەربەری بوونی نییە، بەو مانای کە ڕنگدانەوەی سەر بە گروپێکە تا ڕادەیەک. شایانی باسە شای مەغریب محەممەدی شەشەم پەیمانگایەکی شاهانەی دامەزران، ئەویش بۆ پاراستنی زمان و کولتوری ئەمازیغ. بەڵام بۆ چوونێک هەیە کە دەڵێت ئەم نووسینە لەلایەن بەربەرەکانەوە داهێنراوە و دابەشبوونی جوگرافیای بەربەرەکان لە شێوەی گروپێکی گەورە لە ژمارەیەک وڵاتدا وەک گروپی بەربەری ئەتڵاس بلادەس لە جەزائیر و هەروەها بەربەرەکانی ئەلشینی و ئەلداوی و ڕەتیب لە تونس و گروپی سەنهاجا لە مۆریتانیا و سەنیگاڵ هەمویان لەلایەن بەربەرەکانەوە داهێنراوە. گروپی سیوا لە میسر ئاینەکانی ئەمازیغە کۆنەکانیان هەمەچەشن کرد، وەک گەلانی تر کە خواوەندە جیاوازەکانیان دەپەرست، وەک ئەتڵەس و تیۆپۆسێدۆن کە بە بڕوای ئەوان خواوەندی فەرمی بوون لە وڵاتانی دەریای ناوەڕاست. دوای ئەوە ئەمازیغەکان ڕوویان لە ئاینی جوولەکەکان کرد. دواتر بەهۆی کۆچی جوولەکەکان بۆ باکووری ئەفریقا لەگەڵ فینیقیەکان، پاشان بەربەرەکان چوونە ناو ئاینی مەسیحی کە لەلایەن زۆرێک لە هۆزەکانەوە ئەنجام درا. لە ناودارترین بەربەرە مەسیحیەکان ئاریۆس بوون و دوای ئەوەش ئیسلام و فەتحی عەرەب دەرکەوت و ژمارەیەکی زۆر لە هۆزەکان چوونە ناو ئیسلامەوە. لە بەناوبانگترین کەسایەتی ئیسلامیەکانش ئیبن بەتوتە و عەباس ئیبن فیرناس و یوسف ئیبن تەشفین و محەممەد عەبدولکەریم ئەلخەتابی و مەلک بێڵنەبی بوون. سیر لەوەدایە بەربەرەکان ساڵنامەیەکی تایبەتیان هەیە و لە ئێستادا خۆیان لە ساڵی 2972 بەپێی ساڵنامەی ئەمازیغەکان دەزانن و ساڵی نوێی ئەمازیغەکان سیانزەی کانونی دووەم دەبێ کە ئاهەنگ دەگێڕدرێت بە بۆنەیەوە و ئەمەش ئەو کاتەیە کە 6 عەنەک شکستی بەڕامێسی سێم هێنا و ساڵنامەی ئەمازیغەش نزیکەی 950 ساڵ پێش ساڵنامەی زاینیە. لە گرنگترین دابوونەریتەکانی بەربەرەکان دابوونەریتی سەلاوکەکانە کە تێیدا مەراسیمێک ساز دەکەن و شیعری ئەلبوردە و ئەلحەمزیای ئیمامی بەسری بە زمانی عەرەبی دەوترێتەوە. هەروەها شیعری عەرەبی بە شێوەیەکی تایبەت لە ناوەڕاستی گروپێکی گەورەی جەژنانەدا دەوترێتەوە. هەروەها پەروەردی شەوانە و وانەی ئێواران لە مزگەوتەکاندا و ئەمەش جیاوازە لە خوێندنی ڕۆژ. هەروەها وانەی زۆر دەربارەی لەبەرکردنی قورئان و
خوێندنەوە و نووسین بە زمانی عەرەبی و فێرکردنی نوێژ دەخوێنن. لە نێوان دابوونەریت و میراتەکانی ئەمازیغدا لە کۆتایی ساڵی نوێی ئەمازیغدا ژنان 3 ژەم دەخۆن لە سەربانی ماڵەکانیاندا پێش ئەوەی بخەون. ئەمەش هێمای مانگەکانی یەکەمی ساڵ واتە کانونی دووەم و شوبات و ئازارە. هەروها بڕێ خوێ دڕژێنن بە ماڵەکانیاندا و باوڕێن وایە کە دەبێتە هۆی بارانبارین. هەروها بربەرەکان خواردن و ئاهەنگ بۆ سەری ساڵی خۆیان بەپێی ساڵنامەکەیان ئامادە دەکەن و ناوکە خوورما لە ناوی دەشارنەوە و ناوکە خوورماکە بۆ هەر تاکێک لە خێزانەکە دەربچێت بە بڕوای ئەوان ئەو کەسە بەختەوەر دەبێت لەو ساڵەدا و پرس و ڕای لێ وەردەگرن. هەروها دەست دەکەن بە ئاهەنگێڕان بە بۆنەی ساڵێکی نوێوە بەپێی ساڵنامەی تایبەت بەخۆیان. هەروها لە نێو ئەو ڕێوڕسمە کۆنانی کە هەیەە ڕێوڕسمی پاکردنەوەیە کە بریتێ لە ڕزگاربوون لە هەموو ئەو شتە کۆن و بێکەڵکانەی وەک کەرەستە و شتە کۆنەکان و گۆڕینیان بە کەرەستەی نوێ لەم وەرزەی ساڵدا. و ڕێوڕسمی دووەم ڕێوڕسمی دەرمانخانەیە کە تێیدا بەرهەمی پزیشکی جۆرا و جۆر و دەرمانی سروشتی دەکڕن و بەشێکی زۆری بۆ وەرزی زستان پاشەکەوت دەکەن. سەبارەت بە هاوسەرگیریش هەنگاوی تایبەتی هەیە کە بە لێدانی زەنگ لە خێڵەکەدا دەست پێ دەکات کە بەو زەنگە باوکی زاوە ئاهەنگەکە ڕادەگەێنێ. دواتر هەموو ژنانی هۆزەکە دەستنە ماڵی دایکی زاوا و لەگەڵ خۆیان بڕێکی زۆر گەنم و بادەم و کونجی دەبەن و دەست دەکەن بە ئامادەکردنی خواردنێکی زۆر و سەربڕینی مانگایەک یان زیاتر لە ماڵی بووکەکەدا. یەکێک لە ئەفسانە پەیوەندیدارەکان بە هاوسەرگیری ئەفسانێکی کللتوریە بۆ ئەوان کە باسی بووک و زاوایەک دەکات و دەڵێت گەنجێک هەبووە بە ناوی موهی لە هۆزی عەید ئیبراهیم و کچێکش بە ناوی حەدا لە هۆزی عەید ئاس کە دوژمنایەتی هەبووە لە نێوان ئەو دوو هۆزەدا وێ ڕێگریان لە هاوسەرگیری ئەو دوو خۆشەویستە دەکرد. بۆیە گەنجەکە خۆی فرێدایە دەریاسەی تاسلیت و دواتر کچەکە خۆی فرێدایە دەریاسەی ئەسلی. هەر بۆیە بربەرەکان پێیان باشە گەنجان لەو ڕۆژەدا هاوسەرگیری بکەن. ئەمە زیغەکان خاوەنی کللتورێکی نایاب و ناوازن کە ئەمەش لە ڕێگەی ئەو دابوونەریتە و جلوبەرگانەیە کە زۆر جار لە سووف دروستی دەکەن. ئاڵای ئەمازیغەکان لە 3 ڕەنگ پێک دێت کە بریتین لە شین و سەوز و زەرد جگە لە هێمای ناسنامەی ئەمازیغ کە پیتی زیە بە ڕەنگی سوور. ڕەنگی شینی هێمای دەریای ناوەڕاست و زەریای ئەتلەسیە. ڕەنگی سەوزش هێمای سروش و جوگرافیای باکووری ئەفریقیایە. ڕەنگی زەردش هێمای بیابانی سەحرایە. ڕەنگی سوورش هێمای بەرخۆدانە. زمانی ئەمازیغ سەر بە بنەماڵی زمانە ئەفرۆ ئاسیایەکانە و تا ئێستاش داتایەکی ورد لەبارەی ژماری ئەو ئەمازیغانەوە نییە کە بە زمانی دایک قسە دەکەن. بەڵام لە ساڵی 2011 بووەتە زمانی فەرمی لە مەغریب لەگەڵ زمانی عەرەبیدا. بربەرەکان لە پێشووتردا خۆر و مانگیان دەپەرست. هەروها کاریگەری ئاینە کۆنەکانی میسریان لەسەر بوو کە خواوەندی ئامونیان لەگەڵدا هاوبەش بوو. هەروها بوونەتە مەسیحی و بەشداریان لە دەوڵەمەندکردنیدا کردووە. دوای هاتنی سوپای عەرەب بۆ باکووری ئەفریقیاش موسڵمان بوون. پرسی کەمینەنەتەوەی و ئاینەکان لە سەروی لیستی ئەو بابەتانەدان کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و باکووری ئەفریقیا قەدەغان باسییان لێ بکرێ. بە تایبەتی کاتێک ئەو کەمینانە گەلێکی گەورە و دێڕین و مێژوویەکان لە قوڵای مێژوودا نقم بووە وەک گەلی کورد لە ڕۆژ ئاوای ئاسیا و گەلی ئەمازیغیش لە باکووری ئەفریقیا. ئەم دوو گەلە مێژوویەکی دوور و درێژ و هاوشێوەیان هەیە. ئەویش لە بەرەنگاربوونەوەی هەوڵەکانی توانەوە بە عەرەبکردن بە زۆرێک کە ژیانیان وەک یەک چیرۆک دەرکەوێ کە بە شێوەیەکی ڕستەی دووبارە بۆتەوە لەگەڵ دوو گەل کە هەزاران کیلۆمەتر لە یەکتر دوورن. نهێنی دۆستایەتی نێوان ئەمازیغ و کوردەکان دەگەڕێتەوە بۆ بوونی کۆمەڵی خاڵی هاوبەش لە نێوان ئەو دوو گەلەدا. ئەو دوو گەلە بەدەست دەسەڵاتە عەرەبیەکانەوە دەناڵێنن کە دەیانوێز هەموو کەمینەکان بە عەرەب بکەن و نکۆڵی لە بوونی کەمینەکان بکەن. و کورد و ئەمازیغ ئەوەندە هەست بە ئازارەکانی یەکتری دەکەن لە زۆربەی خۆپێشاندانەکانی ئەوروپا ئاڵای ئەمازیغی و کورد بەیەکەوە دەشەکێنەوە. دەیان نووسەر و شاعیر و ڕۆژنامەنووسیان داکۆکی لە مافی کورد دەکەن. چەند کەسایەتیەکی کورد و ئەمازیغ کۆڕبەندێکی نێونەتەوەییان پێکهێناوە بە ناوی مونتەدای کورد و ئەمازیغی جیهانی. ئەویش بە مەبەستی بەرگری لە پرسی ئەو دوو نەتەوەیە لە کۆمەلگای نێودەوڵەتی و نەتەوەیە گرتوەکان و کۆبوونەوە مەزنەکانی جیهان بەیەکەوە. ئەمازیغەکان لە نێو بێدەنگی نەتەوەی عەرەب و ڕژێمەکانیانن. بەرامبەر ئەو هەموو زوڵم و تاوان و کوشتنەی دەرحەق بە کورد دەکرێت لەلایەن گروپە تیرۆریستیەکان و ڕژێمە نەتەوە پەرستەکانیانەوە کە نەتەوەی ئەمازیغ چەندین زار هاتوونەتە گۆ. نووسەر و شاعیر و ڕۆژنامەنووسەکانیان وەک کوردێک دەدوێن و دەڵێن ئەو بێدەنگیە تاوانە، پێویستی بە هاوارە بۆ لەرزینی جستەی مرۆڤایەتی.
ئەویش بەرامبەر سڕینەوەی ناسنامەی کورد و توانەوەیان لەناو جستەی نەتەوە ڕەگەز پرستەکانی دراوسەیان. هەروەها ئەمازیغەکان پشتیوانی تەواوی هەموو پارتە کوردەکان دەکەن کە ئەندامن لە ڕێکخراو نێو دەوڵەتەکاندا وەک کوردێک هاوکار و دڵسۆزن لەگەڵماندا. تۆش لە کۆمنت دەتوانین ڕای خۆتمان لەگەڵدا بەش بکەیت دەربارەی گەلی ئەمازیغ. بەم جۆرەش گەیشتنە کۆتایی ڤیدیۆکەی ئەمڕۆمان. هیوادارم ڤیدیۆکە جێگای ڕەزامەندی هەموو لایەکتان بووبێ. ئەگەر ڤیدیۆکەتان بەدڵ بوو ئەوە هەر ئێستا لایکی ئەم ڤیدیۆمان بۆ بکەن و هەروەها شێریشی بکەن لەگەڵ هاوڕێکانتاندا. و لە بیرشتان نەچێت ئەگەر ئەتانەوێ هەمیشە بابەتی ناوازە لە کەناڵەکەی ئێمە ببینن ئەوە هەر ئێستا سەبسکرایبی کەناڵەکەمان بکەن و زەنگۆڵی تەنیشی سەبسکرایبەکەش چالاک بکەن. و لە بیرشتان نەچێت هەر ڕەخنە و پێشنیارێکتان بۆ کەناڵەکەی ئێمە هەیە دەتوانن لە کۆمنتی ئەم ڤیدیۆدا بۆمانی بنووسن. و دووبارە و سێبارە سوپاس بۆ تەماشاکردنی ڤیدیۆکەمان. تا ڤیدیۆیەکی تر و تا کاتێکی تر هەر شاد و بەختەوەر بن و خواتان لەگەڵ بێت و ئامانەتی خودا بن.